بەردەوامە بین لەگەڵتان ئەزانن سبەینێ خولی شەشەمێ فیستیڤاڵی چەمچەماڵ بۆ جینۆسایت ئەنجام ئەدرێت و ساز ئەکرێت. اینجا بگومان لەنێو ئەو فیستیڤاڵەیە ژمارەیەکی زۆر لە فیلمەکان نمایش ئەکرێت و دەستپێکی فیستیڤاڵەکەش بە بینینی فیلمی فایلی یەک دەست پێ ئەکات. بگومان ئەم فیلمە لەلایەن دەرهێنەر سۆنیای جەلیل زەنگەنەوە دەرهێنانی کاری دەرهێنانی بۆ کراوە و هەر هاوکاری سەرێکی خۆشمانە لە دەستگای میدیایی کورسات. سەرکۆ اینجا باسی یەکێک لە ئەکتەرەکانی ئەو فیلمەش ئاریە. ئێستا خۆی بینێ خەڵکە زانێت کە ئاری خۆی بووە. تەسەوەرەکەی ئەکتینێکی باشی کرد بێ جابێ فیلمەکە ببینی وانە اینجا قەراری لەسەرمەی دوای لە سۆنیاژە پرسییم بابزانین سۆنیا پێ چۆن بووە. اینجا لەسەر ئەم فیلمەی کە من باسم لێەوە کرد فیلمی یەک فایلی یەک با پێکەوە ترێلەری ئەم فیلمە ببینین و دواتریش لەگەڵ هاوکارمان سۆنیا تاوتوی بابەتەکە زیاترەکەین. وازم نبینە لەگەڵ تۆمە جوابم بەرەوە هەتا ئێستا لەکوێ بووین زریان بەڵێ دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنیەوە تلایلەرە بە هیوای ئەوەی فیلمێکی سەرکەوتوو بێ زۆر زۆر بەخێر بخات. بەخێر بێ سۆنیا سپاس بۆ تۆ سپاس زۆر بەخێر بێ لە هاوکارەکانمان لە بەدڵنیاییەوە بەخێر بۆ ستۆدیۆ ڕۆژێک نوێی ناکورسات ماڵی خۆی سۆنیا. بەڵێ سەرکۆلانە سڵاوتان لەوێ بەیانیتان باش بەیانی بینەرانمان باش خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەم و سپاس بۆم دەرفەتە. زۆر زۆر سپاس بۆ تۆ ئێمەش خۆشحاڵترین. سۆنیا گیان تۆ وەکو دەرهێنەری فیلمی فایلی یەک باسێکیەوەمان بۆ بکە فایلی یەک دەمان مەڵێت چییە و چینیە بەڵام زۆرتر گوزارش دەکا لە چی ئەم فیلمە. سپاستانەکەم بۆ ویستیشە بەشداری پێ بکەی لەنێو ئەم فیستیڤاڵەیە. ڕاستی فیلمەکە فایلی یەک فیلمێکە کە باسی بەرکەوتوویەکی چەکی کیمیایی ئەکات بۆیە ئەم فستیڤاڵش تایبەتە بە فیلمی جینۆسایت و چیرۆک و ڕووداوەکانی نێو ئەم فیلمەش هەمان چیرۆکە بۆیە ئەو فستیڤاڵە تایبەتە بە فیلمی جینۆسایت. ئەمە بۆ یەکەمین جارە لە کوردستان فیلمی فایلی یەک نمایشەکرێ هەر بۆیە پێم خۆش بوو لە خولی شەشەمی فستیڤاڵەکە بەشداری پێ بکەین. دەستە خۆش بێ. اینجا سۆنیا کاری دەرهێنانی بۆ چەند فیلمێکی تر کردو کە فیدباکی زۆر زۆر باشیە بۆ دڵنیام کە ئەمەش بە هەمان شێوازە بێت بێ بەردەوامی سۆنیا گیان. زۆر سپاس بۆیەوە. خۆش بێ کە فیلمەکەت بەشداری پێکرد لەم فستیڤاڵەیە ئەوەی وەکو دەرهێنەر کارت بۆم فیلمە کردووە ئەو پێوەرانە چیەکان فیلمانەی لەسەر هەڵسەنگاندنی بۆکان چکە پێش تۆ دکتۆر محسین لێرە بوو کە باسی کرد لە ناوچەکانی تریشۆ فیلم هێنراوە لێ نمایشەکرێک هەمووی زۆرینەی تایبەتن بە جینۆساید و ئەنفال و ئەو بابەتانی کە گرنگیان هەیە کە میلەتەکەمان لە ڕووی سینەماوە بیبینەوە چ پێوەرێکە بۆ فەنگاندن؟ بەدەستخۆشیوانە بۆ ڕێکخەرانی شەشەمین خولی فستیڤاڵی فیلمی جینۆسایت بگومان هەموو فیلمێک یاخود بڵین هەموو فستیڤاڵێک مەرج و پێوەری تایبەت بەخۆی ئەوکو دەزانین بۆ گرتنی فیلم لە جیهانی شاکاتێکە کەسێک فیلمێک دروست دەکات ئەبێ ئەو ژانرانە جیاکرێتەوانە ئەو فستیڤاڵە کە تۆ فیلمەکەتی بۆ ئەنێریت لەگەڵ ژانرا و بیرۆکەی فیلمەکەی توایە گونجێت یاخودنا کاتێک کە من بەم فستیڤاڵم زانی بە خۆشحاڵیەوانە فیلمەکەم نار بێگومان لە ڕێگەی لیژنەیەکی دادوەرانەوانە فیلمەکە هەڵسەنگاندنی بۆ کراوە پاش ئەوە هەڵبژێراوە بێت بە یەکێک لەو فیلمانەی کە نمایش بکرێت لە فستیڤاڵەکە بگومان مەرج و پێوەری تایبەت بەخۆیان هەیە لەوانە کاتی فیلمەکانە لەوانە زمانی فیلمەکەی ئەم فستیڤاڵە نەک تەنها فیلمە کوردیەکان بەڵکو فیلمی وڵاتانی دیکەش بە زمانی دیکەش بەشدارن لە فستیڤاڵەکەیە. زۆر باشە. سۆنیا گیان بیرۆکەی نووسینی فیلمی فایلی یەک لە چیەوە سەری هەڵدا و بۆچی ناویشن ناوە فایلی یەک؟ لە ڕاستیان من کاتێک کە لێستا بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی کۆلێژی هونەرم تەواو کردووە کاتێک لە قۆناغی یەکەم بووم لە بەشی فیلمسازی بیرۆکیم فیلمم لا گەڵاڵە بوو بۆیە کاتێک لەگەڵ مامۆستایانم باسی بیرۆکیم فیلمم کردوتیان لە ئێستا قورسەکە
بتوانی تۆ ئەم فیلمە بکەیت ئێمە لە قۆناغی چوارەمە لا کاک سەرکۆ بزانە ئێمە پرۆژەی کارنامەی دەرچوونمان هەیە هەر یەکێک لەوانەی بەشی فیلمسازی کە بتوانن فیلمێک دروستەکەن بێگومان هەر بۆیە ئێمە ئەم بیرۆکەم هەڵگرت بۆ قۆناغی چوارەمی بەشی فیلمسازیم بیرۆکەکەم توانیم بیکەم بە سیناریۆیەک بێگومان بە هاوکاری مامۆستایان و بە هاوکاری هەموو کەسە دڵسۆزانەی کە لە چواردەوری من توانیمان ئەم فیلمە دروستکەین و دواتریش کاتێک کە وێنەمان گرت فیلمەکە بە سپۆنسەری سەرەکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا ئەم فیلمە بەرەم هێنراوە بە خۆشحاڵیەوە ماڵە گەورەکەی هەمووان و هونەرمەندان بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورساتە زۆر باشە باسی ئەوت کرد کە خۆت خوێندکاری بەشی سینەما لە زانکۆی سلێمانی تا چەند زانکۆ هاندەر بووە بۆ سۆنیا بتوانێت فێری سیناریۆ نووسین بێت بتوانێت کاری دەرێنان با ئاکادمی بکات بتوانێت ستاف دیاری بکات و بتوانێت لەسەر ئەو ژانەرانە کار بکات کە ژانەری زۆر جیاوازن و بە شێوازێک کار بکات تەکنیکی جیاوازی تیاابێ ینی بۆ نمونە بەیانی کە ئێمە هاتین بۆ چەمچەماڵ فیلمەکەی تۆمان بینی لەگەڵ فیلمی کەسێک کە هەستکەین جیاوازی زۆری پێوە دیارە ئەنی زانکۆ تا چەند هاوکاری تۆ بووم بە دڵنیاییەوە کاک سەرکۆ من پێش زانکۆش چەند ئەزمونێکی دیکەمە و ئەمەشێکێکی ترە لە ئەزمونونەکانی دیکەم چکەمە تەنها ئەزمونونەکەی ناتوانین بڵین لێرە ئەمە کۆتا هەوڵی منە نا بەردەوام ئینسان لە فێربوونە بێگومان زانکۆش و کۆلێژی هونەرە جوانەکانیش ناوەندێکی گرنگی ئەکادیمین تاوکو زیاتر من بە شێوەیەکی ئەکادیمی تر فیلمەکانی خۆم بەرهەم بهێنم ئەم فیلمم بەراورد بە فیلمەکانی دیکە لاوچێ هەوڵی باشترم تیاابێ بە شێوەیەکی ئەکادیمی تر من کارەکانی خۆم بکەم زۆر باشە اینجا بیریشمان نەچێ سۆنیا کچی مامۆستای گەورە مامۆستا جەلیل زەنگەنەیە سەمەندرێژ بێ ڕێز و سڵامان هەیە لێرەوە بۆی باوکت تا چەند پاڵپشتی تۆ ئۆکات سۆنیا لە کاتێکا کە ئەبینێ کچەکەی سەرقاڵی سیناریۆ نووسینێکە تا چەند هەوڵی ئەوایەت لە شوێنەکە ئەگەر تۆ کەم و کوڕەیەکە هەبێت لە ڕێگای ئەوە تۆ بتوانانی ئەم بابەتە چارەسەرکەی بگومان ئەو زۆر دڵخۆشە و ئەو بتوانشی بە من هەیە کە من بەهرەیەکم هەیە هەر خودی خۆشی بۆ یەکەم جار ئەوەی بە منوت کە من پچمانەوەندێکی ئەکادیمی هونەری و بخوێنم لەسەر ئەو بوارە و پرسوڕاوێشی پێیەکەم بەڵام ئەو بێگومان ئەو لە ئاستێکە کە من بەخەونیش لاچی ڕۆژە لە ڕۆژان نەتوانم بگەمە ئاستی کار و بەرهەمەکانی ئەو بێنە سەر خاڵێکی تر تۆزە باسی کارکتەرەکانیش بە سەر کۆتۆ من پێم خۆش نییە باسی ئاریەکەین ئاری بەشدارەتیە بەس فیلمەوە کە خۆ سۆنیا زانێت فیلم و کارە و نەریەکان زیاتر کە بینرا خۆشترە وی بزانین ئەسە بۆ ئاری من ئەمێ بزانم خۆشی لێرە بێ بەڕاستی ئاری نەیتوانێت ئەمادەبێت لێرەتر لێ بەس نەیتوانی خۆشیێرە بوو بەڵام ێستا دڵنیام سێرمانەکە کارکتەرەکە سۆنیاگیان بڵێ لەسەر چه ئەساسێک بۆ نمونە تۆ کارکتەرەکان هەڵەبژێری بۆ نمونە ئەڵەی ئاری بۆم جۆرە کارکتەرە زۆر باش دەکەم ئەکتین بۆ بکات بۆ نمونە دەرهێنەر لەسەر چه ئەساسێک لەسەر چ بنەمایە کارکتەر هەڵەبژێرێت بێگومان کاتێک هەر کەسێک ئەگەر بێت و سیناریۆ دەرهێنانەکەی لەلایەن خۆی بە فیلمەکە کاتێک کە سیناریۆکان نووسێ بێگومان ئەو کارکتەرانە دێتە بەرچاوی کە پێویستەکە کێ بێ پێویستەکە کێ نەبێت و لەگەڵم کارکتەرەیە چ فەیسێک چ ڕۆڵێک بۆی ئەگونجێ ئەم کەسایەتێ بۆیە من هەندێکیان هاتنە بەرچاوم گرنگترین شت تۆ ئەو خۆشەویستیە بدۆزیتەوە کە لەناو ئەو کەسایە هەیە بۆ ڕۆڵ بینینەکەی واتە هونەری خۆش بێ واتە ئەو دقەی خۆش بێ کە کاری تیاکە واتە پابند بێت بە هەموو مەرج و ڕێنمایەکانی دروستکردنی فیلمێکەوە ئەگەر باسی بنمونە ئەکتەری زۆر باشمان لەگەڵا لەم فیلمە بە خۆشحاڵیەوە نامەوێت کەسیان لەبیر کەم هونەرمەندی خۆشەویست نەرمین کاوانی تێشونامیق ئاری عومەر بنار ئەبوو بەکر کە هەر هاوکاری خۆمانە لە دەستگای میدیایی کورسات هەروەها هەژار فەخرەدین و چەندین ئەکتەری دیکەی خۆشەویست کە لە فیلمە بەشدارن بنمونە باسی کارکتەری کاگاری بکەین کاگاری لەو بڕوانە بم بۆ شوێ بەڵام بەڕاستی کاتێکە ئێمە بۆ ئەو بابەتە قسەمان کرد کە ئەو ڕۆڵە ببینێ کاگاری زۆر بە خۆشەویستیەکی زۆرەوە لەو سیناریۆ و لەو کارە هاتە پێشەوە بڕوا ناکەن یەکەم
ئەکتەر بوو کە لە سەرسێتی فیلمەکە ئامادە بوو و خۆشەویستێکی ئەوەی هەبوو بۆ فیلمەکە ئێمە تاوەکو لە کاتی پێنجیانی سەرماشا ئەنجامتان نابوو ئەو کاتی کە ئێمە فیلمەکەمان وێنەگرت ناقص 4 بوو پلەی گەرمی ئەو شوێنە لە دەرەوە وێنەمانەگر بەڕاستی تاوەکو بەیانی کاگاری بەجێ نێشتین حتا لە دیمەنەکانی تری فیلمەکەشا لەگەڵمانە بوو خۆشەویستێکی زۆری هەیە بۆ هونەر بۆ سینەما ئەو کارکتەرێک کە خۆی هەڵی بژارد بوو بێگومان تۆش ئەمانە و تیاابێ بەهرە و تیاابێ خۆشەویستی بۆ هەر بابەتێکە بۆ کارەکە سەرکەوتوو بیکەوە بنمایەکی جوانن کە لە ئەکتەران ئەمە نەبێ بڵام مۆسفی ئاریەکەم بەس بەشێکی کەمی ئەو فیلمم بینیەوە سەرکە خۆم تەسەورم ناکرد ئاریوا جوان ڕۆڵ گۆرانی وت ئەوە تەمسیلیشی کردی هەموو لایەنەکانی هوەری هەستەکەم گرتوەوە ئاری هەر بۆیە فیلمی فیلیەک باسی هاوکارمان کاگاریمان کرد کە وەکو ئەکتەرە لە فیلمەکەیان دەرکەوتووە و خۆشحاڵم کە بینەران بتوانن کە سبەینێ سعات پێنجونی و لە فستیڤالەکە باشتۆنیا گیان هەستە چێت تۆ کە فیلمێک وەکو دەرهێنەری فیلمێک سبەینێ فیلمەکەی تۆ بەشداریە کات لە فستیڤالێکی گەورەی لەو شێوازەیە بێگومان ئەمە ئەزمونێکی ئێمە لەگەڵ هاوڕێیانم کە زۆر کەسانی باش و دڵسۆسن کە بەشێکان هەر تەنها وەکو خۆبەخشیش کاریان لەگەڵا کردوین هەستێکی خۆشە ڕەنج و ماندووبوونی خۆت ببینیتەوە لەسەر شاشەی سینەماکان و ئێمە ئەکرێت هەمیشە کاری باشتر بکەین بەڵام ئەوەی کە لە توانای ئێمە بووە لەم دۆخی ئێستاە تەنهاوە بۆ کە پێشکەشیکەین پەیامێکە پەیامی کوردبوونی خۆمانە پەیامی چیرۆکی کوردەکە کورد چەند ئازاری چەشتووە چەند بەسەرهات و کارەساتی ناخۆشی بەسەرا هاتووە ئێمە بتوانین لەسەر برینەکانی کورد ئیش بکەین لەسەر ئەو پرسانە ئیشکەین کە بۆ کۆمەڵگەی کورد گرنگە کە بچێتە دەرەوانە بە خۆشحاڵیەوە ئەمە ڕابگەێنم لە ئێستا پێشکەشی چەند فستیڤاڵێکی نێودەوڵەتیشمان کردو فیلمەکە و پێمان خۆشە ئەم کەیسەی کورد ببرێتە دەرەوە و لە جیهانیشە ئەم چیرۆکانە ببیسترێت کە چیرۆکی کۆمەڵگەی خۆمان من وەک دوایین پرسیاری خۆم تا چەند گرنگی داوە بەوەی کە چیرۆکێک کە پەیوەندی بە مێژووی میلەتەکەمانەوە بێ لەگەڵ دکتۆر مەحسین باسمان کرد زۆر بە وردی کاری لەسەر بکەی و بتوانی کارکردنەکەش وا بێت کە یعنی حەقی خۆی بیتێ و لە ڕووی ئەمە لە ڕووی وەکو سیناری و دەرهێنانەوە و لە ڕووی تەکنیک و لە ڕووی وێنەگرتنەوە تا چەند هەوڵداوە بۆ نمونە ئەو کوالێتە باشەی بیتێ کە لە سینەمایە خەڵک و بینەر بتوانێت ئەو چیرۆکە ڕاستەقینە وەکو خۆی وەرگێ سەرکۆ ئەوها بۆ تۆ بۆلانە و بۆ هەرێک تاکێکێک لە ئێمە بۆ بینەرانیشانی ئەوە بابەتێکی گرنگە کە ئێمە بتوانین لە سەرەتا لەسەر پرسەکانی میلەتی خۆمان ئیش بکەین لەسەر ئەو ڕووداوانە ئیشکەین کە لە مێژووی ئێمە بوونی هەیە و تاوکوونەوەکانی داهاتوو بزان کە چی ڕوویاوە کاری زۆرمان هەیە کە مێژوون لەسەر مێژوو بنە لەسەر ئەنفال لەسەر کیمیابارانی هەڵەبجا لەسەر زۆر لایانی دیکە کراوە تا ئیشی لەسەر بکرێت کەمترە ئەزانی بۆ لەبەرەوەی هەرێکێک لەو باسانەی کە باسمان کرد سەدان چیرۆکی لێ بێتەوانێ بۆ ئێمە کرێت هەرێکێک لەو چیرۆکانە فیلمێکی سینەمایی جوانی لێ دروستکەین لە لایەکی دیکۆ پرۆدەکشن کامێرا تەکنیکی وێنەگرتنی فیلم گرنگە بەڵام لە هەمووی گرنگتر بیرۆکە و سیناریۆیە بۆ لەبەرەوەی بیرۆکە و سیناریۆیە وا لە تۆکا بە دیار فیلمەکە و بمێنی بنمونەیەمە دوێنە و ئەمڕۆ فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلمان هەیە ڕاستە فیلمەکان بە مۆبایل وێنەگیران لاچە کوالیتێکی ئەو توی نەبێ بەڵام چیرۆکەکە گرنگە کە تۆ بە بینەری بگەنی لە سەرەتا و پاشان پرۆداکشن و لایەنەکانی تەکنیکی بەرەمێنانی فیلمێک زۆر ئاسەدەست خۆش بە سۆنیاگیان بە هیوای بەردەوامی لەم کارەیە ماندوو نەبی ئیشەڵا سبێنێ تا سەرکۆتۆ بڕیارم نێەوە جارێ با بزانیم کەی نسپێنی ئیشەڵا لە ئیشەڵا سەرکەوتو بیستۆنیاگیان ماندوومان کردی دەست خۆش بە بەیە بەردەوامی دەستان خۆش بێ و هەمیشە سەرکەوتون پێم خۆشە کەس بێنێ زۆرینەی کەسەکان بتوان لە فستیڤاڵی فیلمی چەمچەماڵ بەشدار بن کە تایبەتە بە فیلمی جینۆساید و فیلمەکەی مەش یەکێکە لەو فیلمانی کە لەوێ نمایشکرێت خۆشەویستان ئەمڕۆ شاتینە کۆتایی پرۆگرامەکەمان بە هیوای